دەبێت چونکە پێشتر مانگانە ئامادە دەبوو بۆ ئەوی ڕوونکردنەوەیەک بدات لەسەر ئیش و کارەکانی حکوومەت هەرچەنش لەم ئەخیرانە کە پەرلەمان تەفویض یا ئەو بۆ چاکسازی ئامادەی پەرلەمان نەبوو بەڵام پێشتر کە پرسیارمان ئاراستە دەکرد ئەو بەڕاستی هەندێک جار وەڵامی نەدا هەندێک جارش دەیوت ئێوە چەند نەوتی خۆتان هەناردە دەکەن ئەوەندە پارەتان ئەدەمێ یعنی حساب ناکات کە یاسای بودجە هەیە و هەروەهاش پێویستە هەردوو لا پابند بن ئێمە 550,000ەکەمان تێپەڕی بەڵام ئەوان بەردەوام بوون لەسەر ناردنی کەمتر لە 40% ئەمە یەک بەنسبەتی ئێمە بۆ 2015 ئەفۆن چەند بەشداریمان کردووە جەنابەت دەزانی بە پێی پێرەوەی ناوخۆ بە پێی دەستوری عێراقی داڕشتنی ڕەشنووسی بودجەی دەوڵەتی عێراقی لەلایەنی هەر یەکێک لە وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی ئەو ڕەشنووسە ئامادە دەکرێت بەطبعاً دوای کۆکردنەوەی زانیاری دارایی لەلایەنی وەزارەتەکان ئەم ڕەشنووسە ئامادە دەکرێت و ڕەوانەی ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەسەر دەکرێت پەسەند دەکرێت ئینجار ڕەوانەی پەرلەمانی عێراق بەڵام بە حەقەت ئێمە بەدواچوونمان کردووە و پرسیارمان کرد لە دکتۆر فازڵ نەبی بۆیە من وتم هەمان بەندەکان کە پرسیارمان لێ کرد چۆن ئەم ڕەشنووسە نووسراوە چونکە هەندێک لایەن دەڵێت بەرپرسانی عێراق بودجەی هەرێمی کوردستانیان لێ دەکردووە وتی هەمان ئەو بەندانەی لە بودجەی 2015 هەمان ئەو بەندانە دانراوە بەڵام کێشەکەمان لەسەر چییە؟ کێشەکەمان لەسەر جێبەجێکردنی بودجە یعنی یاساکە خودی خۆی یاسای بودجە وەکو هەموو یاساکانی تر یعنی پەسەندی دەکەین لە ناو پەرلەمان بەڵام لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکرێت ئەمە کێشەیە بەنسبەتی ئاو کێشەی ئاو جەنابتان دەزانن وەکو ئاگادارم هەڵێکی گەورەی پێشوو لەلایەنی بەرپرسێکی عێراقی ئەوەی کرد کە ناوەڕاست و خۆڕەوە عێراق پێ ئەوترێت ئەهوارەکان وشک بووە و ئەوانیش نەجاتی ئەوەی کە بڵێن هەڵەیەکی سیاستمەندارێنی عێراق ئەو طبعا ئەوەکەی بەرداوەکو باسییان کرد بۆ ئەوەی کە على ئەساس داعش لە ناو بەرێت بەڵام وای کرد کە نەداعش لە ناو برا و ئەوەکەش نەما شوێنەکان وشک بوو ئێستا ئەوان داوایان کردووە کە لە تورکیا ئەوە کە بەردات ئەگەر داوایشیان کردووە لە دووکان بەش بە حاڵی خۆم وەکو نوێنەری میلەتی کورد دەڵێم ئەگەر لە بەرژەوەندی کورد نەبێت من داوا دەکەم ئەو ئاوە تەرخان بکرێت بۆ پێداوەستەکانی هەرێمی کوردستان چونکە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد تا ئەم لەحزەیە ئێمە لە بەغدا هەست ناکەین کە گۆڕانکارێکی فعلی لەسەر ئەرزی واقع من چەند جار لە کۆبوونەوەکان وتومە لە چەند جار لە مقابلەکان وتومە من وەکو خوڕایی شخصی خۆمە ئەمە دەڵێن تەنها دەموچاوەکان گۆڕەوە ئەگەنا بیر و بۆچوونیان ئەماشتە ڕاستە لە دەستور ئەو مافەی دا بە ملەتی کورد وەکو مواطنی دەرەجە یەک گۆڕانکاری کرا لەگەڵ پێش 2003 کە کورد وەکو هاوڵاتێکی دەرەجە دوو بەڵام ئەگەر ئیستا دەیبینی لەسەر ئەرزی واقع من دەڵێم سوێن بەخوا تا ئەم لەحزەیە ئێمە وەکو دەرەجە دوو سەیرمان دەکەم بەداخەوە ئەوە دەڵێم بەڵام ئەمە حەقیقەتە دورانەیە کە لە هەرێمی کوردستانە بوون دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک پرسیار پێشەوە تەلەڤیزیۆنەوەی و کۆمەڵێک بابەتی دیکەکە لە ڕابردوودا هەبوو ئێوە پەرلەمانتارانی کورد لە بەغدا تا چەند ئاگاداری ئینسانن و تا چەند بەڵگەدارچووتان بۆ پرسیارێکی بکوشین سەبارەت بە چاکسازیەکانی عەبادیە عەبادی لە ناوەڕاستی پرۆسی چاکسازی ئاماژەی بۆ یاکە لە دوای تەواوبوونی چاکسازیەکان لە بەغدا نۆرەی چاکسازیەک لە هەرێم وە پێویستە هەرێمی کوردستانیش چاکسازی بکات ئایا و پەرلەمانتارانی کورد لە بەغدا تا چەند ئاگاداری چاکسازیان و ئایا پەیوەندی عەبادی لەگەڵ هەرێمدا لە کاتی چاکسازیەکە لە ڕێی چۆنەوە بەڵێ بەنسبەتی مەسەلەی تیرۆرکردنی پەرپرسانی هەرێم ئێمە نێنرانی کورد لە بەغدا یعنی کەواتە ئێمە بەدواچوونی بۆ ئەو پرسە دەستوریانە ڕاستە ئێمە بەشێک لە هەرێمی کوردستان نێرەی میلەتی کورد بەڵام لە بیرمان نەچێت پەرلەمانی کوردستان هەیە لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان هەیە ئەکید ئەرکی سەرشانی ئەوان کە بەدواچوونی ئەو مۆزوعانە و جگە لەمەش ئەرکی دادگا ئەمە من وەکو پەرلەمانتار لەوانە چاودێری دەکەم بەڵام ئەرکی دادگایە مەفروزە بە بەڵگە و بە دۆکیومنت مۆزوعەکان ڕوون دەکاتەوە نەکو لەسەر تەنها شکێک یان بۆ نمونە لەسەر لێدوانێک من بەش بە حاڵی خۆم وەکو ئەندامی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی عێراق بە بەردەوامی جەخت لەسەر ئەوە دەکەم هیچ لێدوانێک نەدێت ئەگەر بەڵگەم بەدەست نەبێت چونکە من ئەگەر بە بەڵگەم بەدەست نەبێت مووقفم ضعیف دەبێت بۆیە من دەڵێم هەموو ئەم کەیسانە پێویستە دادگایەک لای بکاتەوە لەسەر یعنی لەسەر ئەساسی دۆکیومنت بەنسبەتی ئیسلاحاتی عیبادی من لە کەناڵی بەڕێستانم وچووە لە NRT وچوومانە ئەو چاکسازیەکە لە بەغدا کرا من نامەوە بۆ هەرێمی کوردستان بەڕاستی بۆ
چونکە ئەم چاکسازیەکە لە بەغدا دەکرێت چاکسازیەک تەنها پێ ئەوترێت حبر على ورق، یعنی حبرە لەسەر کاغزە. من ئەوەم ناوێ لە کوردستان بەڕاستی پێویستمان بە چاکسازیەکی حەقیقی لەسەر ئەرزی واقعە. من نامەوەی ئەجندەی سیاسی عیبادی بێنەمە کوردستان ئەو تەصفیاتی لەناو خۆیان بە ناوی چاکسازی یان هەندێکی هەنگاوێکی نادەستوری ناوە. ئێمە هەمومان لەگەڵ کەمکردنەوەی موچەی پلە تایبەتەکان، لەگەڵ کەمکردنەوەی ژمارەی پاسەوانەکان، بەڵام هەندێک شت دروشم بەرز کراوە لەم ئەخیرانە ئەوەی خستە دڵمی ئێمە وەکو نێرانی کورد دەڵێت هەموارکردنی دەستورە. من چەند جار لێم پرسی لەناو پەرلەمانش لێم پرسی، وتم تکایە پێم بڵێ چی مادەی دەستوریە کە رێگرە بەرامبەر دابینکردنی کەهرەبا بۆ هەوڵاتیان، چی بەندێکی دەستوری رێگرە بەرامبەر گردنی گەندەڵەکان دزەکان کە ماڵی گشتیان دزیوە، چی بەندێکی دەستوریە رێگرە بەرامبەر دابینکردنی خزمەتگوزاری، چی بەندێکی دەستوریە رێگرە بەرامبەر کەمکردنەوەی موچەی وەزیرەکان و پەرلەمانتەرەکان و پاسەوانەکان، هەرچەنش ئەمە لەناو پەرلەمان پەسەندمان کرد کەواتە ئەمە دروشمێکی سیاسیە. لە هەرێمی کوردستان تکا دەکەم لە هەموو حزبەکان دەست بەدەست یەکتری پرۆسەی چاکسازی دەستی پێ بکەن، تەنها دروشمێکی لەسەر شاشەی تەلەڤیزیۆن نەبێت. من داوام کرد لە کەناڵی جەنابتان کە پێویستە یەکەم هەنگاو دابنێن لە پەرلەمانی کوردستان. ئێمە وەکو پەرلەمانتارانی عێراق هەمومان بە کۆی دەنگماندا لەسەر کەمکردنەوەی موچە امتیازاتی پەرلەمانتار جگە لەمەش، چونکە ئەمە چارەسەرکردنی کێشەکە نییە. چۆن مەفروزە جدولێکی یعنی معاشت هەبێت، ئەو جدولە پێ ئەوترێت سلەمی ڕەواتب عەدلانە بێت، ئەو فەرق و جیاوازی نێڵێت. بەڵام من تەنها بڵێم پێویستە چاکسازی بکرێت، پێویستە چاکسازی بکرێت، فڵان نایەوێ فڵان ڕێگرن، ئەمە بەڕاستی خۆدیزینەوە لە بەرپرسیاتیە. پێویستە دەست بەدەست یەکتری هەموویان نەجاتی ئەوەی کە دروژمێک لەسەر شاشەکان دووبارە دەبێتەوە، پێویستە هەنگاوێکی ڕاستەقینە لەسەر ئەرزی واقعە پەرلەمان لەگەڵ حکومەت، چونکە ئەگەر دەتەوێت بزانی پەرپرسیاتی کێیە، سڵتەی تەشریعی و تەنفیزی پەرپرسە. سڵتەی تەشریعی لە ڕێگەی گردنی گەندەڵەکان، لابردنی قۆرەقکاری استثمار لە کوردستان، گەڕانەوەی مولکی گشتی بۆ حکومەت بۆ ئەوی حکومەت تەرخانی کات بۆ هەوڵاتیان، دانانی سلەمی ڕەواتب لەلایەنی ئەنجومەنی وەزیران و ناردنی بۆ پەرلەمان لە ڕێگەی یاسایکی خانەنشینێکی توکماوە، یعنی یاسایکی معاشی توکمە پەسەندی بکات وەڕێگەی نەدەڕێت بە ئەو فەرق و جیاوازی. و لە هەمووی گرنگترە کە ئەوان کە باسی چاکسازی دەکەن لە ئەوان 8 ملیۆن معاشیانە و پێشمەرگەیەکی لە شەڕی داعش دەکات هەموو 3 مانگێک 500,000. ئەمە چاکسازی نییە کاکە. تۆ چاکسازی پێویستە ئەوەی کە لە دروشم بەکاری دێن ڕاگەاندنەکان وەرە سەر ئەرزی واقع جێبەجێ بکەیت. چەند کامپێنێک کرا تا ئێستا دوای ئەو بەرنامەیەی من متابعەم کردووە تا ئەم لەحزانم بینی هەنگاوێکی فعلی ڕاستە ئەعلانیان کرد على ئەساس پرۆژێ دەستیان کرد بە نووسینی ئەو راپۆرتە، بەڵام نەجاتی ئەوەیە من ئاگام لێ بوو پێش 6 مانگ پرۆژەی کەمکردنەوەی معاشی پەرلەمانتار و پاسەوانەکەی ئێستا راپۆرتەکە دەنووسن کوا دروشمی نەهێشتنی خانەنشینی پەرلەمانتار کە هەموو حزبەکان بەرزیان کرد لە کاتی هەڵبژاردن. کوا من نەمبیستوە لەم خۆلەی پەرلەمانی کوردستان مەفرۆزە ئەمەش بەشێک لە چاکسازی. من ناڵم نەهێشتنی، من دەڵێم بە عەدالەت. چۆن ئێمە لە بەغدا قانونی تەقاعدی موحەدمان پەسەند کرد کە پەرلەمانتار خزمەتی خۆی لە دائرەی خۆی پێش ئەوەی ببێتە پەرلەمان بۆی حەساو دەکرێت لەگەڵ مخصصاتی غەلائی مەعیشە وەکو هەموو فەرمانبەرێک بۆی حەساو دەکرێت با لە کوردستانیش تەطبیق بکرێت، چونکە ئەمە کارەساتە. تۆ خانەنشین بە 6 ملیۆن و پێشمەرگەیەکی بە 500,000 ئەمە دەوترێت چاکسازیە. نەکو من بەس وەکو پەرلەمانتار ئێمە سەر شاشەی تەلەڤیزیۆن فلان حزب چاکسازی ناکات فلان حزب چاکسازی ئەی بۆچی تۆ دەستی پێ ناکەیت؟ وایە؟ بەرەتەماشەوانی دەژەم بەردەوام